ئەمڕۆ ناساندن و ڕاگەاندنی پرۆژەیەکی معرفی گرنگە کە بریتێ لە زانیارینامەی پارێزگای هەڵەبجە 3 ساڵ و نیوە ئێمە خەریکین ستافێکی 100 کەسیە تقریباً زیاتر لە 100 بەشمان دیاری کردووە کە شتمان لەسەر کردووە 10,000 بابەت لە 5,000 لاپەڕا تقریباً 5,500 لاپەڕا لە ڕاستیە ئیشێکی معرفی گەورەیە و هەوڵی جدیمان داوە هەرچی هەیە لەسەر هەڵەبجە مێژووی، جوگرافی، کەلتوری، وەرزشی، ڕۆشنبیری، ئاینی ئەوەی لەسەر هەڵەبجە هەیە هەر هەمومان لە دووتوێی 9 بەرگا کۆ کردوێتەوە و هەمووش پێڕستی تایبەتیان بۆ کردووە کاوەکو خوێنەر زۆر بە ئاسانی ئەتوانێت چی بوێت لەسەر کەسایەتیەکان، لەسەر دام و دەستگاکان، لەسەر مێژوو، لەسەر ناوەندە ڕۆشنبیریەکان، لەسەر هەر بابەتێک لە ماوەیەکی زۆر کورتە ئەیدۆزێتەوە. لە ڕاستیان میشە بناغەیەکی گەورەیە بۆ ئەوەی بتوانین هەرچی لە هەڵەبجە لە مەولا ڕوئەدا لەو 100 شوێنە جێگەی بکەینەوە، لەو 100 بەشا جێگەی بکەینەوە و لەگەڵ کتێبەکە کە نۆبەرگە سایتەکەی ئەعلانەکەین، سایتی زانیارینامەی هەڵەبجە کە ئەویش سەرجەم نۆبەرگەکە زائیدەن ڕسمێکی زۆر و معلوماتی زیاتر و هەر شتێک کە لە کتێبەکە لە بیرمانچووەکە بێگومان لەو نۆبەرگەشتە هەیە لە بیرمانچوو بێ یان هەڵەمان کردووە یەکسەر لە سایتەکەەوە دروستمان کردووە کە یەکسەر ڕۆژانە توانین گۆڕانکاری تیا بکەیت و ئەپدەیتی کەیت و تازەکەیتەوە. ئێمە ئەوەی لەسەر زەوی هەڵەبجە سنووری پارێزگای هەڵەبجەوە لە ژێر ئاسمانی هەڵەبجە بە کۆمەڵی پێوەری زانستی مەجال درابێ زانیاریمان داخل کردووە بە 100 ناونیشانی جیاواز لە 9 بەرگدا لە جوگرافیا، لە مێژوو، لە دام و دەستگا، لە نەریت، لە جەژنەکان، لە بۆنە و چالاکیەکانی فیستیڤال هەموو ئەم بابەتانە بە ئەبجدی ڕێکخراون بەرگەکان جیاجیان خوێنەر یا کەسێک کە بە دوواداچوونەکە بە ئاسانی دۆزێتەوە. لە پاڵەوەدا کە ئەنسایکلۆپیدیا هەرگیز تەواو نابێەوە پێویستی بە ئەپدەیتکردنەوە و هەمیشە نوێکردنەوە هەیە. ئێمە سایتێکی زۆر پێشکەوتومان داناوە هەر دوای ناساندنی سایکلۆپیدیاکە سایتەکەی ژەناسێنین و چارەسەری هەموو ئەو کەم و کوڕیانەی پێەکەین. بەم شێوەیە زانیارینامە دەبێتە پشتیوانەی گەشەی بەردەوام بۆ یەجێ خۆیەتی کار و هیمەتی ئەو مامۆستا و پسپۆڕ و توێژەرە لێ هاتوانە کە بەشدار بەناوی خۆی گەورە من پرۆفیسۆر یاریدەر دکتۆر حسێن محەممەد ساڵح ڕەحیم مامۆستام لە زانکۆی هەڵەبجە سەرۆکی بۆردی باڵای ئامادەکردنی پرۆژەی زانیارینامەی هەڵەبجە. ئێمە پرۆژەیە کە دەستمان پێکرد لە مانگی 8 2022 دەستمان پێکرد بڕیارمانیا ئەو کاتە بە 2 ساڵ و نیم بۆ 3 ساڵ پرۆژەکە کۆتایی پێبێنین. ئێمە لە 3 ساڵە پرۆژەکە کۆتایی هات بەڵام ئەم چەند مانگی کە دوا کەوتۆ لە 3 ساڵەکە خەریکی پاکردنەوە و هەڵەنوچنی و دیزاین و طبع و ئەم شتانەی بینە لە مۆعیدی خۆیان تەواماکە. ئەم زانیارینامەیە تەبعاً پێک دێت لە 100 جەم زانیاریەکان لە ڕووی مێژووی، لە ڕووی جوگرافیا، لە ڕووی شوێنەوار، لە ڕووی کللتور و کەلەپور، لە ڕووی کەسایەتی، لە ڕووی دامەدەستگاکان، لە ڕووی ڕێکخراوەکان بۆ پارێزگای هەڵەبجە. تەنها سنووری پارێزگای هەڵەبجە ئەم سنوورە ئیداریکەوە ئێستا پارێزگای هەڵەبجە ئەگرێتەوانێ پێکاتۆ لە سنتەری پارێزگای هەڵەبجە لەگەڵ هەورامانات بە هەموو قەزا و ناحیەکانیەوە و دیهاتەکانی و هەروەها ناحی بەموو هەتاوەکو سنووری سەیسایەقکەوە سنووری پارێزگای هەڵەبجەیە. تەمان ئێمە لە مێژوویەکی زۆر کۆنی هەڵەبجەوە زانیاریمان کۆ کردوێتەوانێت لە هەموو ئەو بوارانەیەکەوە باسمان کرد بۆ ئەوەی کەوا وەکو سەرچاوەیەکی ئەکادیمی ڕەسەن بەردەستی خەڵک بێت کە هەر کەسێک بێوێت لە هەر بوارێکە زانیاری لەسەر هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە وەربگرێت لە ڕێگەی ئەم زانیارینامەیە و ئەتوانێتەوە ئەو زانیاریانی کەوا پێویستێتی دەستی بکەوێت. خۆزێک دەکەین کە لە داهاتوودا جێپەنجی خۆی دیار دەکات و ئەم مێژوانە نووسراوە ئەپارێزێ و ئەم پارێزگایە ئەناسێنێ و بەڵێن بێ بەندەش لە هەر جێگە و شوێن و بەرپرسارێکدا بم